ئەگەر واز لە دەوروبەر بێنی تەحەکوم بە ژیانی تۆکە بەخوا ئەیکە چونکە دوو جۆر خەڵک هەیە هەیەکێکیان هەیە زۆری خۆشەوی بۆیە پێت ئەڵێ دایکم و باوکم و دەوروبەرم حەزیان لێ نەبووە کە بیکەم چونکە زۆریان خۆشەوی بۆ شکڵەوە باشە لەوەچە من هەندێک جارێ هەر بەڕاستمە خۆم کە شتێکم کردبێ دایکم وتێتی وەڵام من کچەکەی خۆم نیت وای بەخۆم وتووە هەر بەڕاستمە بڵێن گریاوە کە بینیومی کە شتەکەم کردو تێتی کچەکەی خۆم لە دەستاوە چونکە ئەو منی خۆشە ناخی منی خۆشە شکڵێکی تر منی خۆش ناوێ بەڵام کەچی ئەبینی هەندێک کەسێ بەس بۆیە پێ دەڵێ ئەو سەقەتە و سەقەتە بەس بۆی ئیسعاجێکە ئەمە بە ئینگلیزی پێوتێ مانیپولیشن نازان بە کوردێکی ئەگەر واتایەکی هەبێ ینی سەیتەرەت ئەکا بەسەرا هەموو لەحزەیە بێت تۆ ئەو خۆیەکە بە بۆزەڵاتی ئەوە ئەبێ هەموو لەحزەیە تۆ ئەو قسانە بکەی کە ڕەفیقەکەت پێ دەڵێ وابکە وابکە ئەوەش ناکرێت. ئێوەی ئازیز پرسیارێ شتێکتان هەبێت لە دکتۆرە یاخود لەسەر بابەتەکە بەگشتی بەڵێ فەرموو خاتم گە. سەرەتا سپاس بۆم دەرفەتە و بۆ دکتۆرەخان پرسیارێکم هەبوو کە ئێستا وەکو باسمان کردو ئەزانی زۆرینەی خانمان یعنی خۆیان یاوەتە تەجمیلکردن و جوانکاریکردن حەزەکەم بزانم ئەمە هیچ یعنی هیچ لەسەر تەندروستی هیچ سەرەر و زیانێکی هەیە بۆ سەر تەندروستی یان بۆ سەر سایکۆلۆژی بێ تەندروستی بێ لە ئێستایا بیان لە داهاتووە بێ پێوی دیار بێ. هۆکارەکان بەگشتی عامەتەن باسەکەین لە جیهانە باسەکەین طبعا لە جیهانە بە ملیارەها دۆلار سەرفەکرێ بۆ مۆزوعی تەجمیل ئەمە من ئەخیر ئەبدەیت ئەم شەو خوێنومەتەوە یعنی بەس کوردستان نییە بەس کوردستانیش بەشێکە لە جیهان باشە ئەو هۆکارانە چێکە خەڵک زۆر خویاوەتە یەکێ لە هۆکارەکان لاساییکردنەوەی باسمان کرد یەکێ لە هۆکارەکانی تر ئەم مۆزوعی سناپەیە سەراحەتەن کە تۆ سناپەکە خەیتە سەر خۆ باوەڕ بێ من ناوێرم ڕسم بە سناپ بگرم چونکە ئەوەنە جوانە ئەکا دوایی کە ڕسمێکی نۆرمەڵەگری هەستەکەی زۆر ناشرینیت ئەمەش دوو وانە بەڕاستی هۆکارێکی تر سیرکردنی سوۆشیال میدیایە سیرکردنی ئەوانەی دەوروبەر کە هەموو لەحزەیە خەریکی ئیشکردنی جوانکارین ئێمە وەکووتمان بەڵێ با جوانکاری بکە بەستە تکایە زیادە ڕۆیی تیامەکە یعنی ئەو جوانکاریە و با نەبێتە هۆی ناشرین کاری چونکە خۆی وایە کە لە لەحزەیەکە کە فێرە بیترە ئەڵێ ئەبێت تێریشەکەن ئەبموو لەحزەیە چی ئیکەیتەوە خۆی ئەوەیە بزانی ئەفوشم کە نواژەڵم ئەمە بۆ ڕیکلامکردنیش نییە بۆ پزیشکەکان ئەبێ بزانین لەلای چ پزیشکێکیش ئەوە ئەەکەی دومیشان بزانین چ براندێ بەکارێنی چ شتێ بەکارێنی چ کوالیتێ بەکارێنی جەماعەدە و دوو نقطەی زۆر زۆر مهمە یعنی ئەگەر برانداتی باش بەکارهێنی بزانین چ پزیشکێ بۆ تەکا بزانین بە دڵسۆزی بۆ تەکا بزانی پێش هەموو شتێ یعنی شتێکە بۆ ناکا کە هەسکەی کە زیادە ڕۆیە کاکە تۆ ئەڕۆی ئەتەوێ خەتی پێکەنینە چاکەی تو بۆ تۆزە چوویتێتە تەمەن و ئەتەوێ یەک تۆس گەنجتر دەرکەوی لە تەمەنی خۆت تکایەت با پزیشکەکە پێت نەڵێ تۆ ئەمەشتەوێ ئەوەشتەوێ تۆ خۆتە وا قابلە یعنی ئەمەیەکی ترە لەو کێشانی کە بۆمان باسەکەن ئەڵێ من بۆ یەک شت ڕۆشتوم بەڵام کۆمەڵشتی تری تیا دۆزیومەتەوە ئێستا هاتوومەتەوە بۆ یەک شت کۆمەڵێکشتی تر کە چارەخواز سەردان مەکاوەکو خۆم دوونەوە ئەم هەیە یەکێکیان هەیە پێ مەڵێ دکتۆرە هاتووم بۆ ئەوە باوەڕ و قەناعەت بێ دکتۆرە خان قەت لە حیاتێک کە هاتبێ بە ئەو شتێک کە خۆیوێ قەت لە حیاتیا پێم نەوتو ئەوە شتەوێت بەڵام یەک نەوعیتر هەیە بەعکسەوەیە یەک نەوعیتر کە سەردان مەکە هەر ماوەیە پێش ئێستا کوڕێک سەردانی کردم لە بەریتانیا هاتبووە وتی دکتۆرە ئەم چرچ و شتانم وتم هەر ئەوەت ئەوێ و بۆ تۆکسستەوە تاو وتی ئەی تۆ پزیشکی ئەی من هاتووم بۆ لای تۆ 15,000ریشم ماوە بە پێکەنینەوەتی ئەبێت تۆ پێم بڵێ چیم ئەوێ وتم کاکە گیانداوای لێبوردنەکەم من ئەو عادەتەم نییە بە خەڵک بڵم چیت ئەوێ خۆی ئەگەر ڕاستەوێ حەقت تۆ پێی بڵێ بەس مشکلەیەک هەیە تۆ ئێستا هاتۆ بۆ خەتی پێکەنینەکەیوێ ئەوە چاکە نەهاتۆ بۆ چرچی دەوروبەری چاوی بەس کە تۆ پێڵی تۆ چرچی دەوروبەری چاویشە هەیە باوەڕ بە ئەنجایتر تەرکیزە خاتە سەر چرچی دەوروبەری چاوەکەەوەی بیرەچێتەوە ئەڵە نا دکتۆرەکەوای پێوتم قسەی دکتۆرەکە بەلایە مهمە بەڵام یەک نقطە هەیە هەندێک چارەخوازیەنە لام ئەڵە دکتۆرە من هاتووم چیم ئەوێ پێم بڵە ئەویان ئەو کاتم بۆ خەیەرە بمو دەسم کراوە بێ ئەڵم ئەوەت ئەوێ بڵین منیش تەتەڕەفیتیان ناکەم تەبعاً و بە زەمیرەوە جەماعەت هەموو ئیشکردنی زەمیرتیا زۆر زۆر مهمە چونکە خوای گەورە دوای لەو دنیاش بێیان لەم دنیاش بێ باجەکەی ئەیتەوە باجەکەی بەدوونەوە ئەیتەوە ئەگەر تۆ ئیمانە بەخوای گەورە بێ لەو دنیاوە تەکید باجەکەی خۆ وەرەگری ئەگەر خۆخوایەتەوە باگەر ئیمانە بەخوای گەورەش نەبێ مەوزوعی مینتنەنس واتە ئەو پزیشکە دوای چەند ساڵی تر هەر ئاوا بە باشی ئەمێنێتەوە ئەگەر تۆ مجموعەی خەڵک دوور با سەقەتکەی مجموعەی خەڵک تووشی تەتەڕفێکی زۆر زۆریانکەی زیاد لە لزوم ئیشیان بۆ بکەی ئەزانی ئەوانەی دەوروبەری نایەن بۆ لای تۆ ئەزانی من بەم ڕۆژگارە چەنەها خەڵک هەیە یەکێن سەردانی کەرەکانم لە دەرەوە کەسێک ئەبینن لێوی ئەمەنەیە
کێ تەژورەوە ئەڵێ دکتۆرە طبعاً یەکەم جار ناڵێ ناشرینە ئەڵێ ئەو خانمە لە دەرەوەی ئەوە تۆ ئیشە بۆ کردووە طبعاً پێت ناڵێت جوانیان ناشرین خانمێکی جوان لە دەرەوەی بەهینی ژێڵە ئەوێت تۆ بڵێ ئاخەمە نەبێ ئەڵم نەوەڵڵا ئەوە فەقیرە لە شوێنی ترەوە هاتوون فیلەرەکەی بۆ توێنەوەڵە وی سپاس بۆ خوا خۆبەتەما بووم یەکسەر بڕۆمە دەرێ لە سنتەرەکە و چکەوتومە ئەمە ئیشەکەی بیاخۆ منیشتی لێەکە کەواتە کە زیادەڕۆیی ئەەکەی بۆ پزیشکەکەش لە مەدەلبعیدا زەرەرە بڵێ بۆ چکە دەوروبەرەکەی ئەی بینە ئێکە دەوروبەرەکەی بینێ ناشرینەڵە من قەت ناچم بۆ لای پزیشکە محرومە بێلەی بەس تۆ بەس ئەو نەخۆشە بۆ مێنێتەوە کە هەر حەزی لە تەتەڕفە بۆیە ئەبێ زۆر ئاگاداری ئەو مۆزوع